باس لێچێک لە شێوە کارە لاوەکانەکان بەنای محەممەد علی حاجی کە پێشنگای پرۆژەی پاییز دەکاتەوە زۆر کات لە نیشتەجێبوون لە شوێنێک یاخۆت لە سەربارودۆخی ژیان هاانتیا بۆی دەستبەری بۆ هەندێک کار و بە تایبەتیش کارە هوەریەکان و کە ئەگەر حەزێک بێت لە ناو خۆتەوە بتەوێ کاری لەسەر بکەیت. پێشنگایکی تایبەتی کردوێتەوە ئەو لە زاری خۆیەوەڵێ کە خەڵکی قەڵات زێم و لە نێو ئەو سروشتە جوانی ئەوەیە ژیاوە بۆیە هەمیشە حەزی بە ڕەنگی سروشت و پاییز کردووەوە لە ئێستاە یەکێک لە پێشنگەکانی کاتەوە کە بەناوی پرۆژەی پاییزە. ئەمە نوێترین پرۆژەیەتی کە لە ئێستاە کاری لەسەر کردووە کە لە هۆڵی مۆزەخانەی نیشتیمانی ئەمنە سوورەکە لەوێ تابلۆکانی نمایش کردووە بە شێوازی تاواقعی کاری لەسەر کردووە شێوازی سروشتە و ڕنگانەوەی پاییز لە نێو تابلۆکانیان ڕەنگی یاوەتەوە و لە نمایشکردنی کۆی تابلۆکانیان لە ڕێی قەبارە جیاوازەکانی نەخشاندنی تابلۆکانیەوە توانێتی سەرنجی خەڵکێکی زۆر بۆ لای خۆی ڕابکێشێت.